تەلاق چییە وە لە شریعەتی ئیسلامدا چۆن باس کراوە؟ بۆچی ئێستا لە کۆمەڵگەی کوردیدا ڕێژەی تەلاق هێن بەرزە بە جۆرێک توێژەران پێیان وایە بۆتە خەتەرێک لەسەر شیرازەی کۆمەڵگا بەگشتی. پرسی جیابوونەوە وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی لە کوردستان لەگەڵ بەرفراوانبوونی شەپۆلی سۆشیال میدیا و پەیوەندی دوورا و دوور بە خێرایەکی زۆر و بەڕێژەیەکی بەرچاو لە زیادبووندایە. بەم جۆرە کۆمەڵگای کوردی لە نێوان باڵادەستی بەها ئاینی و نەریتیەکان لەلایەک و هێرشی بەرفراوانی بەها و ستایلی نوێ ژیان لەلایەکی ترەوە تووشی جۆرێک لە شڵەژان بووە کە لە هەموو ئاستەکاندا پێویستی بە هەڵوەسە لەسەرکردنە. لە ئاینی ئیسلامدا پرسی تەلاق یان جیابوونەوە هەروەک هاوسەرگیری چەندین مەرج و ڕێکاری تایبەت بەخۆی بۆ دانراوە کە لە جەوهەردا هەوڵی پاراستنی شیرازەی خێزان و یەکانگیری کۆمەڵایەتی دەدات. بەڵام زۆر جار لە نێو کۆمەلگادا جۆرێک لە هەڵە تێگەیشتن هەیە بۆ تەلاق خواردن لە کاتی کێشە و تووڕێی و ناکۆکی نێوان ژن و مێردا. یەکێک لە کێشەکان سێ بەسێ تەلاق خواردن یا تەلاقدانە بەسێ قۆناغ یان لە کاتی جیاوازدا و هەندێک جار ئەم دوو بابەتە بەیەکەوە تێکەڵاو دەکرێن. توێژەرانی کۆمەڵایەتی باسی زۆربوونی ڕێژەی جیابوونەوە و دەرەنجامە کۆمەڵایەتەکانی دەکەن و پیان وایە ئەگەر لە ڕوانگەیەکی زانستی پەیوەندی نێوان خێزان و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و کولتوری بە بازارکردنی ژیانی کۆمەڵایەتی کاری جدی لەسەر نەکرێت ئەوە پرۆسەی هاوسەرگیری و لەوێشەوە پەیوەندی خێزانی لە ژێر مەترسیدایە. کۆمەڵگەی کوردەواری لە ئێستادا لە ژانێکدا دەژی لە نێوان نوێگەری و تەقلیدیدا. لەم نێوانەدا کۆمەڵگەی کوردەواری بە جۆرێک لە جۆرەکان خەریکە لێگەترازێ. ئەمەش لە دیاردەی جیابوونەوەی ژن و مێردەکان دەردەکەوێت و لە دیاردەی بەرزبوونەوەی ڕێژەی خیانەتی زەوجی دەردەکەوێت کە زۆر لە توێژەران و ئەوانەی ئاگاداری بابەتەکەن بیان وە زۆربەی زۆری ئەو تەلاقانەی کە ڕوودەدەن بەهۆی خیانەتی زەوجیەوەی. ئەمە ئەمانگەێنێتە ئەو قەنەعەتەی کە کۆمەڵگەی کوردی پێویستی بە چارەسەرێکی بنەڕەتی هەیە لەم بابەتەدا. مەسەلەی جیابوونەوە یاخود تەلاق لە شریعەتی ئیسلامیە گرنگیەکی زۆری پێدراوە و زۆری ژورت کراوەتەوە. لە یەکەم پرسیارمەوەی جارە تەلاق خۆی چییە و حکمت چییە لە دامەزراندنیە؟ یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی کۆمەڵایەتی کە ئێمە لە بەرام تەلاق بە مەعنا بەرەڵاکردنە لە لوغەتا بە مەعنا وازهێنانە بە مەعنا جیابوونەوەی. لە فقهی ئیسلامیشدا بە مەعنا هەڵوەشاندنەوەی ئەو گرێبەستەیە کە لە بینی پیا و ژنێکدا لە ڕوانگەی شەرعیەوە ئەنجام ئەدرێت. واتە لە بەرامبەر نیکاحەوە تەلاقیش هەیە. بۆ لەبەر ئەوەیە کە ناکرێت پیا و ژنێک هەتا قیامەت گیرۆدەی دەستی و ئالوودەی لێک حاڵی نەبوون بن لەگەڵ یەکە و عەزاب بخۆن بە دەست یەکەوە و غەریب بن لەگەڵ یەکتریدا. بەڵکو خۆی پەروەردگار بۆ زۆرێک لە قەزیەکان یا ئەتوان بڵین هەمووی قەزیەکان چارەسەری داناوە. یەکێک لەو چارەسەرانە بۆەوەی کە پیا و ژنێک کێشەیەکیان هەبوو تەبعیان بە یەکی نەخوارد نەیان ئەتوانی بە یەکەوە بژین سەرنجام دەبێت جیا ببنەوە. باشە. مامۆستا لە شریعەتە مەسەلەی تەلاق کراوە بە چەند مەرحەلەیەک. الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان وإلى آخره. لەم تەلاقە ینی با بڵین یەکەم جار تەلاق ئەدرێ، دووەم جاریش تەلاق ئەدرێ، سێهەم جاریش تەلاق ئەدرێ. ئەمجا ژنەکە ناتوانێت بچێت بۆ لای پیاوەکە یا لە بەو شێوەیەوە شەرحی دەکەم بۆ زەنا. مۆزوعی تەلاق وەکو عەرزمانکردن بۆ زەرورات دانراوە. یعنی نەگاتە حاڵەتی زەرورات هەڵوەشاندنەوەی خێزان لە ئیسلامدا بە حەرامدا ئەندرێت. حتا ئەو کەسانی ئەبنە ئەسبابی هەڵوەشاندنەوەی خێزان یان ئەو هۆکارانەی ئەگەر نەگەنە ئاستی تایبەتی خۆی ئەو هەڵوەشاندنەوانش ڕوو نادات بە ئاسانی. بۆیە لە هەندێک لە فەرمودەدا ئەبغەض الحەلالە.
لهندي فرمودي موضوع إجدا هاتوا يهتز عرش الرحمن يعني كلمة طلاق جاء أو كاتدين صار طلاق الإسلام دا لفقه ديني دا أبيبا شند النوع يكوى نوع كان باش كان بي أوتري صريح باش كان بي أوتري كناية باش يقل طلاق كان بي أوتري بائنة باش كيتريان بي أنا أوتري رجعية باش كيتر لنوع كان طلاق بي أوتري الشرعي باش كيتريان بي أنا أوتري ناس شرعي يعني هل يكو أمانة بشن لنوع كان طلاق أويك الصريحة بصراحة بياوكر روبروي بجناك دليتشي احترام بجنابه أنت طالق وصراحة بغير الصريحيش وتكينايكي أو إلا مالي من برور درو لجير إشرافي من برور درو يان برو خوت تشيد بر الله با يان حلال إخوام لي حرام بيت يعني أو بابتاني لنا وكردواريا أو كلمات ناي كوا بكار دهن بو جاكرتنا أو كيف كنايكي أو كات حسابي قلبي بياوكا أكرد نيتكي آية ما بستي جابونوية طلاقي في أكرد ما بستي جابونو نبيت بيناك ما مستر أوي دي قدرة ولا بابلين مذهبي أهل السنة بقشتيا طلاق دان زور آسانة مثلا كابرا قرب التلفونش لدروج نكي طلاق بها طلاق دراو بس صعوبتي شو طلاق خوار طلاقي كوتوه وإلى آخره لا واني باب سيرك طاوك كتشي بو بابلين لاي مذهبي شيعواني يعني إلا بدو شاهد حاضر بيه وكسيتر حاضر بيه ليش كان جاكاتو إذا مروف تورابي خود بعد جار يتر ما قالت لخوتنا من خلق بياو كوجي يعني قالت لخوتنا بيتواني أو قرصب زور بأساني يعني شيرازي كومال قلبرك يشتر باس مكردوتم نوع نوع كان طلاق في الشرعي ونا شرعي يكي لو مسألة أنا كآيات شكاتك أو طلاق الشرعي ودروسته بواقعيش أكويت لشكاتك نا دروست ونا شرعي وناش كويت بلام زور علماء لزانيان لبر أوي أجنجت احتياط بكن أجنجت خويا ندن لو قضية لو بابتانا وردكاريان لسر أو قضيانا نكردو چونکە موضوعی طلاق بەپێی دەقی قورئانی لە ئەمڕۆدا زۆر بە زەحمەت ئەکەوێت زۆر بە زەحمەت يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن وأحصوا العدة أي پیغمبر عليه الصلاة والسلام ئەگەر ویست ژنەکان طلاق بدەیت کاتێک طلاقیان بدەکە لە عیددە جیابنەوە ئێستا من باسی شەرعی و ناشەرعیەکەت بۆ دەکەم إما طلاق من هي معلق بيوترينا شرعي طلاق من هي لكاتي عداء أدريت ناكبت طلاق من هي لكاتي نفاسة أدريت ناكبت طلاق من هي لكاتي طهرة واتبيا وكل لقل جنكا أخويت عدكي دور أكويته أمانة بيان أوتريت طلاقي حرام طلاقي ناشرعي طلاقي ناشكبت أم طلاقا ناكو أنا أبويا زورك لما مساكان ألي طلاقكي نكوتوه يا طلاق كم بوت شاك كردوتوا هلا اصلا نكوتوا اينا اگر طلاق بكويت شاك بونوي نيه طلاق ما نوكو عرض كردي يا صريحه يا كنايه او كات صريح كنايك يا ابيت الرجعي لطلاق يكم دوهما واتل ما بين سيقر دا اتوانيت ببي نكاحي تازه بهنتوا يا ابيت بائنه ابي نكاحي تازه بكاتو بهنتوا او كاتب بائنه كان يا صغران يا كبرى ما مساباسك سي طلاق قد كرجناوي ما زين لبتابتي لفقهي شافعية بلى سي طلاق بيك جارك ببي قولي عمر كوري خطاب رضاي خوي لي بك سي طلاق كيش قلت بي سي بس طلاق كه هر سي شي بيك وخستو اما هرواتا استا برسياري بيشد وجواب مو بوتي شيعة الا بشاهد روبروبون ونبات او بفي نص قرانيه هيج اشكاليه تادانيه حقي شويه طلاق بو شي وكبت حقي الشرعي أوي شنك أخوي بالرجال فرمي أو فارقوهن بمعروف وأشهدوا ذوي عدل منكم بدو شاهدش حضور يا نبي شلون لكاتي نكاح دو شاهدك حضور يا نبي مش بهمان شيء لا السردبي إمام عمر دا أما برياري سياسي خليفايتية أدريت إلا بر أوي علماء وزانايان رحمتي خوان لسربيت كردويانا بسنت كردويانا بمصدر بو إيش كردنا كيان
ئەڵێن قەولی سەحابە ئەبێتە یەکێک لە مەسادیرەکانی حکم ئیمامی عومەری سەحابەیە کەەوە بڕیارەکەی ئەبێتە حکم ئەمما لە ئەسڵدا ئیمامی عومەر بۆ زەجر ئەم بڕیارەی دەرکردووە نەک وەکو سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەلاقی سێ بە سێ هەر یەکیان پێکەوتووە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکرا خلافەی ئیمامی ئەبوبەکرا هەر یەک تەلاقی پێکەوتووە لە 2 ساڵەی سەرەتای ئیمامی عومەریشدا سێ بە سێ هەر یەک تەلاقی پێکەوتووە. ئەی بۆ تا ئێستا عولەما نەیانتوانیوە لەمە دەرچن لەم مەزەقە کێشەکان ئەگەڕێتەوە بۆ تێگەیشتن بەس تێگەیشتنە چونکە خۆی پەروەردگار بە سەراحەت پێمانە فەرمی الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان واتە تەلاق بە مەڕەیە نەک بە عەدەدە ئەگەر بە عەدەد بوو حیسابی عەدەد ناکرێت بەڵام بە مەڕە بەجار بەو معنە ئەگەر کەسێک تەلاقی خست هەتاوەکو سێعیدەکەی تەواو نەبێت 100 جاری تر تەلاقی تر دوای ئەوە بخات هەر ناکەوێت بەلای هەندێک لە عولەما و زانایانەوە ئەڵێن هەر ڕاستەوخۆ فاسیلەیەکی چەند دەقیقەیشە بێ هەر ئەکەوێت وانە یعنی بە پێی دەقە قورئانیەکە ئەگەر تەماشای فتواکانی ابن تەیمیە ابن قەییمی جەوزیە شێخ عوثەیمین دکتۆر مستەفای زەڵمی بکەین ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەمانە هەمویان باش لە مەعنا و مەغزای ئەو چەند مەقتەعی ئەو ئاەتی قورئانی پیرۆز باش تێگەیشتن. فقەهای شافعی تا ئێستاش نەیانتوانیوە لەو دایرەی دەچنوانە باسەکەم عەرزم کردی کە مۆزوعەکە تەنها مۆزوعی سیاست و دامەزراندنی خلافەت و ئەم بابەتانی واتە بڕیارەکان لەسەر مۆزوعی سیاست و زەجرکردن بووە نەک لەسەر مۆزوعی تێگەیشتن زۆر باشە مامۆستا مەسەلەیەکە تۆزە حەساسە بەلای خەڵکەوە مەسەلەی مارە بەجاش کە بۆی پیاوەکە ژنەکە بچێتەوە بۆ لای حەزەکەی بەڕێزە دەرخۆت شەرحیشی بکەی باشترە ئەمە تا چەند شەرعیە یانی خۆی ئەو مۆزوعە پەیوەندی بە کەسێکەوە هەیە کە لەگەڵ خێزانەکەیدا سێ جار سێ مەرحەلە تەلاقی بکەوێت یەکەم دووهەم سێهەمیشی بکەوێت دواتر لەبەر ئەوەی مناڵیان هەیە لەبەر ئەوەی حەز ئەکەن بە یەکەوە بژین لەبەر ئەوەی شێوازی کۆمەڵایەتی منتیقە و ناوچەیی ئێمە زیاتر حەز ناکەن ئەم خزمایەتیە بپسرێت ئەڵێن با چاکی کەینەوە چۆن چاک ئەبێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەخوای پەروەردگار ئەفەرمێت حتا تەنکیح زەوجەن غەیڕەه ئەبێ ئەم ژنە ڕێحەلی بۆ داناوە شوو بکات بە کەسێکی تر و ئەو کەسە لەگەڵ یا بخەوێت جووتیش ببێت حتا تەذوقە عەسیلەتەه واتە چێژ لە یەک وەربگرن چونکە یەکێک لە عناسیرەکانی نیکاح چێژ وەرگرتنە حتا ئەو ئیستیمتاعە نەبێت نیکاحەکەیشدا نامەزرێت نیکاحەکەیشدا نامەزرێت کەوابوو ئەو معنە و مەغزایی کە ئێستا هەندێک لە عولەما لە زانایان بەکاریان هێناوە کە نیکاحی مارە بەجاش بکەنەوە واتە تەنها بۆی نیکاح بکەنەوە دواتر تەلاقی بداتەوە یا بە موعەقەت با بچێتە لایشی با لەگەڵیش یا بخەوێ با شەوێک لە لای ئەو پیاوەش ببێنێتەوە ئەوە بێتە حەرام بۆ چونکە ئەبێتە موعەقەت لەولاوە کاتێککە بوو بۆ موعەقەت ئەسڵی عەقدەکەی دانەمەزراوە ئەوەش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەعەنە الله المحلل والمحلل له بەس زۆر ممارەسە ناکرێت لەناو پێشتر کراوە بەس ئێستا ئەو مۆزوعە هەمووی کۆتایی پێهاتووە لەبەرەوەی باش لە مۆزوعەکان تێگەیشت هەر لەم ماوەیە شتێکی وا بوو کە چەند مامۆستایەکە شتیان کردو نازانم ڕاست بوو غەڵەت هەڵا بوو ئەکرێت کرابێت بەڵام مامۆستای معروف و مامۆستای تێگەیشت و ئەو ئیشانە ناکات. مەسەلەی تەلاق لە کوردستاندا لەبەرەوەی کوردستان کۆمەڵگەیشی موسڵمان نشینە عادەتەن مەسەلەی تەلاق تایە مەسەلەیەکی حەساسە وە کەزای کاتی خۆی تەلاق کەم بوو ئێستا ئەڵێن ڕێژەی تەلاق زۆرە وایە لە دووهۆک لە سەدادەیە کە زۆر نۆرمەڵ ئاساییە طبیعیە هیچ کێشەی نییە و بە چاو ژماری دانیشتوان ئەبێت ئەو ڕێژەر هەبێت لا هەولێر 12 بۆ 15 ئەوەش هەر تقریبا زۆر کێشەنی بەس سلێمانی کێشەیە سلێمانی گەیشتوتە لە ساسی وسێ ئەوەی جێگەی تێبینیە ئەم سلێمانی تەنها تازا سەردارەکان ناگرێتەوە لەبیری بێت من لە هەفتەی پێشوو وابزانم 20 کەیسم لا بووە لەوانەیە هەژدەیان ئەوانن کە بڵین 20 ساڵە پێکەوە تەسەور کە
حەڤە ساڵە پێکەوەن تەسەوڕ کە 25 ساڵی تایە پێکەوەن من لەوەیە سەرم سوڕماوە ئەمانش کە پێکەوەن سەرم لەوەش سوڕماوە کە ئەمانە خاوەنی بڕوانامان خاوەنی بڕوانامی بەرزیشن یعنی ئێمە هۆکار چییە بەدوایەوەتەوە پرسیارێت وی من تێبینیم کردووە تابعاً ڕەنگە من ئەو بۆچوونی خۆم بێت ئەزانسی نەبێت سلێمانی لە 133 33 خەریکە ئەترازێت ناژێتەوە دواوە و لە کۆمەڵناسیە قاعیدەمان هەیە هەر کۆمەڵگایەک بەرەو وەرچەرخان بچیانی تەکان بە لە شوێنی وەستاوە بۆ تەکان بات مستحیل لەبێتەوە دواوە یعنی دەتوانین ئێمە هۆشیاری بڵاوکەینەوە بۆچی سلێمانی لەو ئاستەیە ئەزینچی سلێمانی لەژێر کاریگەری هەژمونە تەکنەلۆژیە بەهێزەکەیە هەژمونی بەهێز سلێمانی زۆر شت ینی بە حقیقە دەوت تەقەبا و هەژمونە نێودەوڵەتێکی ئێستا هەیە لە سلێمانی زۆر بڵاوە عادەتەن سیرکە لەو کۆمەڵگا عەرەبیانە مەسەلەن بۆ نمونە لەبەرەوەی یەک نەمەتی حیات هەیە تێگەی ینی ڕەنگە مەسەلەن ئەو کاریگەری نەبێ بەس لە کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی شێوازی ژیان بڵین جیاوازە کۆمەڵگەی کوردی ئێمە بەتایبەتی خەڵکی بڵین ئەم دەبەرە کاریگەریەکی هەژمونی بەقوەتی سۆشیال میدیای لەسرە یەک دوو کاریگەری چاولێکەری لەسرە سێ خێزانی کوردی لەبیرێ نەچێت کاک سۆران تا ئێستاش خێزانێکە ئەمە من بە مەفهومە تەقلیدەکەی بەجددی دۆزەخە یعنی من بە حقیقت دەڵێم ئەوەی کە لە کوردستان هەیە ئێستا من پێم وایە جۆرێکە لە فۆتۆکۆپی ڕەنگە تۆ شارەزایی هەبێت من بۆرە لێرە ڕاگرم مەڵی ژیانی خێزانی کوردی دۆزەخە بەمانە تەقلیدەکەی بەمانە تەقلیدەکەی دۆزەخە چونکە ڕۆتینی زۆرتیایە هۆکارێک لە هۆکارەکان ئەم مەسەلە ڕۆتینیە یعنی مەسەلەن بۆ نمونە تا ئێستاش بیرکردنەوەی کۆمەڵایەتی کوردی چەند کابرای خوێنەوارە چەند ڕۆشنبیرە چەند مامۆستای زانکۆیە جاری وهەیە و چەند ئاستێکی بەرزی هەیە هەتا ئێستاش بیرکردنەوەی لەگەڵ ژنە بە شێوەیەکە کە یعنی ئەبێ ئەو هەر لەژێر دەستی ئەوە بێ ئەبێ هەر بیچەوسێنێتەوە ئەبێ هەر ئەمری پێ بکەوە ئەبێ هەر ئەوەی ئەوە بێت ژنیش طبعاً لە کۆمەڵگەی کوردی بۆ تایبەتی لە شاری سلێمانی وەکوتم فۆتۆکۆپیە لەژێر کاریگەری هەژمونی پێشکەوتنی تەکنەلۆژیایە مەسەلەن ئەم هافرەتەکە شووەکە تەسەورکە دایکی چۆن ڕفتاری کردووە لەگەڵ باوکی هەمان ڕفتار لەگەڵ مردەکە کات خوشکە گەورەکەی چۆن ڕفتاری کردووە بەموو لەیلانادا هەر بەموو ئەنی زۆر جاهینەکەیە ها لە هینە پرنتەرە ئێمە پێڵین زەحف کە زەحفیشەکە جاری وهەیە بۆی ڕاستەکەنەوەڵن بەم شێوەیە لەبەرەوەی لە سلێمانی هەیە گەر بەم شێوەیە بڕوات من پێم وایە ینی لە دوای دیاردەوە بێتە ینی بەجددیە بێتە دیاردە قوربان لەسەر و دیاردەوەیە چونکە بۆچی ینی ئێمە کاڵین لەسەر و دیاردەوە فەرموود لە 133 یعنی لە 100 ئەجامە لە 133 کە جا بێتەوە تەسەوڕ کە لە 133 تر کێشەی هەیە تەسەوڕ کە لە 133 تر جیابوونەوەیکی تر هەیە پێڵێن جیابوونەوەی ڕۆحی ئێمە دوو زۆر جیابوونەوەمان هەیە لەبیری نەچێت ها ئەمە جیابوونەوەیەکەیە ئەچی بۆ لای دادگا هەردووکیان لەسەرەوە کۆکن کە ئەم لە هاوسەرەکەی جا بێتەوە دووشتمان هەیە تەفریق تەلاق ئەم دووشتە زۆر جار ڕەگەنکارەکان بەداخەوە تێکەڵ یەکەن زۆر جار مەسەن هەردوو ئامارەکە بەیەکەوە ڕاگەن ئەمە هەڵەیە ئەوەی جایە تۆ مەسەلەن بۆ هەردووکیان کۆک بن لەسەرەوەی کاچن بۆ دادگا کاکە ئێمە بە ڕەزامەندی خۆمان جیا بووینێتەوە ئەمە طبیعیە بەس ئەوە طبیعی نییە کە هاوسەرەکەی ژنەکەی یەکسەر داوای جیابوونەوەکە یان مەسەلەن بۆ نمونە پیاوەکە داوای جیابوونەوەکە ئەمە ئەمێنێتەوە ینی ڕەنگە 2 ساڵ ڕەنگە 3 ساڵ بمێنێتەوە ئەمە لە 133 ئەم حاڵەتەمان هەیە ئێمە لە 133 حاڵەتێکی ترمان هەیە من ئەمان ئەم ڕێژەی دووەمیان هنا يعني زۆر جددی نیە بەڵام ئەبینم ینی لە با بڵین سی لە دوای 20 ساڵ ڕەنگە زۆر زیاتریش لە دوای بڵێ لە دوای 20 ساڵ لە تەمەنی پرۆسی هاوسەرگیری لە خێزانی کوردی شتێک نامێنێ بەمانە ئەوەی کە بڵین لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی جنسیەوە لە ڕووی فسیۆلۆژیەوە لە ڕووی بەریەکەوتنەکانەوە پێکەوە بن ڕاستە پێکەوە لە ماڵێکان بەڵام بە زۆرە جۆرەکان جابوونێتەوە یعنی ئەمە بۆچی هەر جێگەیان تەسەوڕکە پیا و زۆربەی پیاوەسا یەکێ لە کێشانێک کە ڕوبەڕوومە بێتەوە لە سەر قەنەفە مەسەلەن لەگەڵ هاوسەرەکانیان ناخەون بەجددی ئەمانە هۆکارن هەموو ئەو هۆکارانە لە کۆمەڵگەی کوردی هەیە ئێمە ئەوەی درکمان پێکردووە ئەمانن یعنی چه ئەوانی کە تەمەنیان هەیە چه ئەوانی کە ئێستا بڵین بەرهەمی تازن ئەمە بەداخەوە ئەوەی ئێمە تێبینیەکەین ئەگەر هۆشیاری کۆمەڵایەتی بڵین ئەو هۆشیاریە خێزانی کە هەبووە یعنی من زۆر جار خۆزگا خوازم مەڵێم ئینشاءڵڵا ئەم پێشکەوتنە بەم شێوەیە کە هۆشیاری لەگەڵانە بێ وەمە خەتەرێکی گەورە دروستەکات ینی هۆکار ئەوەیە تۆ پێتوانێت کللتورە دینیەکەش خۆی بۆ خۆی وەزعەکە سەقەتەکە بە معنای کللتورە دینیەکە ڕێگەت لە یەکرێک کە ئازاد بی وەک ئەوروپی لە لای تۆ ئەولەمە هەموو شتەکانی ئەوروپای بوهێناوی ئەم تەناقوزە نەبووتە هۆی ئەو جیابوونەوە ئەو عەزابە ڕۆحیەش ئەزانیی من قسەیش کەم هەیە ڕەنگە بەو شێوەیە نێلم بەڵام من ئەڵێم لە کوردستانە
بەدیلی زەواجمان نییە بڵین بەدیلی زەواج نییە ینی جێڵفرێن ببوورە ئەگەر شتێک بڵێم مەسەلەن بۆ نمونە لە هەموو جیهانە ئەوەی تێبینیم کردووە من دراسی زۆرم کردووە زۆر لەگەڵ ئەو بڵین ئەوانی کە لە بواری کۆمەڵاسی و دەروناسیە ئیشەکە بڵین بەریەکەوتن هەبووە ڕام گۆڕیوەوە لەگەڵیانە یعنی تەنها کوردستان هەیە تەنها میلەتی کورد هەتا تەنانەت دراوسەکانی ئێمە کە بڵین بۆ نمونە ئێرانی شەوانیە مەسەلەن بۆ نمونە هەموو ئەوانە جۆرێک لە زەواج هەیە زانی لە میسر جۆرێک لە بەدیلی تر هەیە زەواج بەڵام تەنها لە کوردستان تەنها بەدیلێک هەبێ ببوورە من نازانم مەگەرەمە بڵاو بێتوان تەنها مەسائلی خۆخاڵیکردنەوە هیچی تر ئەویش زەربەیەکە لە مێشکی ئینسان ئەوش دوایی زیان بە پرۆسی هاوسەرگیریە گەێنێت ئەنی کوردستان کولتورێکی زۆر داخراوە بەتایبەت گەنجێمە بەبەستمەوەیە کە بڵێم بەدیلی زەواج لە کوردستان بڵین ئەو جۆرە ئێستا ڕەنگە مەسەلەن بۆ نمونە هەندێک ئەمە ئەگەر پرسیارەکە ئاڕاستی مامۆستایشی ئاینیکەی من پێم وایە ئەو مامۆستا بەڕێزە ئاینیانە ئو فەقیهە ئاینانی کە لە کوردستانە هەن وەرترسنۆکن یعنی ناوێرن فتوایەک بن لەسەر مەسائیلی کاکە بۆ ئەوەی بڵین کێشەی گەورەتر ڕوونە مەسەلەن بۆ نمونە ئەمە جاڕاگەێنم بۆ نمونە لە ئێرانە ینی کاتێک کە بەسەرن جۆرێک لە فۆرمی زەواجی تر ڕاگەنرێت ئەمە بەرگریەکە لە چی بەرگریەکە لە لادانی جنسی انحرافی جنسی لە ئێران نزمەکاتەوە لە کوردستان من پێم وایە فۆرمێک هەبێت بەڵێ فۆرمی زەواجی لە ئێرانەوە زەواجی موقت تقریبا نتوانین بڵین ئەوە هەیە لە ئێرانە لە هەموو وڵاتێکە هەیە هەتا لە سعودیا مەسەلەن بۆ نمونەکە کە کابرا چوار بە هاوسەری هەیە لەگەڵ ڕۆژە ئاەتێکی ترێنێتەوە کەنیزێکی گیش مەسەلەن بۆ نمونە ڕای خۆی بینێت بەس لە کوردستانە ئەم شتانە نییە لە کوردستان سەرڕای ئەوەش هیچ هۆشیارێکی جنسیمانە زۆربەی کێشەکان ینی من حەزەکەم ئەمە بڵێم لە تازە هاوسەردارەکان زۆربەی کێشەکان لە مەسەلەی جیابوونەوە ینی حەزەکەم ئەمە زۆر بەجددی بیڵێم و زۆر لە خێزانە بەڕێزەکان ئەگەیان لەم بابەتە بێت و زۆر بە ڕاشکاوی ژەیلێم یعنی بەرپرسم لی ئەتوان بڵێم زۆربەی ئەوانی کە لە پسپۆڕی واری سەرجێشن ئەماڵێن لە سەدا 95 بۆ 99 پەیوەندی بە مەسائلی سەرجەییەوە هەیە پەیوەندی بە مەسائلی سێکسەوە سێکس ینی هەر کاتێ باسی جیابوونەوەکەیت ئەبێ باسی مەسائلی فۆرمی سێکس کاکە چۆن ئەوەی کوردیاهین بڵێ بم بۆرە با پرسیارێ بکەم بڵین ژنی ئێمە ئافرەتی ئێمە نازانن جنس چیە ساردن نازانن تەمەتۆ بکەن یا تەمەتۆ بەن بە پیاوەکانیان ئەوە یەکێکە لە مەسەلەکان پیاوێش دیسان بە هەمان شێوە کڵۆڵە لە مەسەلەیە خوار ژن نیەکە ئێمەش قوربانی دەستی و کولتوری یعنی بە حقیقت هەم لەلایەکەوە یەکەم گلەی مەسەل بۆ نمونە یەکەم ئێمە دووەم پرسیارەوە کە لێەکەین گلەی تۆ لە هاوسەرەکەت چییە ینی لە سەدا هەشتا ئەڵێ کاکە وڵی هاوسەرەکەی من سادە طبعا یەکەم شت ئەڵێ سادە دووەمیش کلیلەکە لای پیاوان ئەڵێن مەسەلەن بۆ نمونە لە سەدا هەشتا ئەڵێ ژنەکەی من سادە ژنەکەی من ناتوانێت خواستە سوورک بەڵام لەلایەکەوە ئەمە خەتای ئێمە پیاویشی تایە کاکسۆرانە خەتای ئێمە ئێمە لەبەر کلیلەکەی لای ئێمەیە دەواازەی کلیلی دڵی ئەو لای ئێمە ناتوانین بڵین پێش ئەو مەسائلە ئەو پرۆسە سەرجەیە یەک دقا خواستە سۆزداریەکەی تێ بکەین ئێمە زۆر کۆڵین یعنی بەجددی لە پرۆسی هاوسەرگیری ئێمە کلۆری زۆر هەیە بڵین بۆ نمونە هەندێک دەستەواژە هەیە کە ئێمە پێویستە لە هەمبەر هاوسەرەکانمان بەکاری بێنین ئەو دەستەواژانە زۆرن من ناتوانم لێرە بەکاری بێنم ئێمە ئەو دەستەواژانە بەکار نهێنین بۆ ئەوەی دەواازەی دڵی ئەوکەینەوە کاتێ ئەو بەکار نهێنین ئەویش ناچار یعنی جۆرێک لە کاردانەوەی بێت کاردانەوەکەی چییە کاردانەوەی وەکە بڵین بۆ ئەو کێشانە لەناو پرۆسی هاوسەرگیریە دروستەکات ئەوەی کە ئێمە بەدەستیەوە ئێستا ئەناڵێن لە کۆتاییدا دەگەینە ئەو دەرەنجامەی کە تەلاق چارەسەرێکە شریعەت داهیناوە بۆ ئەوەی ژن و مرد لە کاتی مەحاڵ بوونی ژیاندا دێک جا ببنەوە بەڵام لە ئێستادا لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا لێک جیابوونەوەکە خۆی بۆتە خەتەر لەسەر کۆمەڵگە